سڵاوتان لەبێت. ناڕەزایەتی و خۆپیشاندانەکانی ئێران دژی دابەزینی بەهای تمەن و بەرزبوونەوەی هەڵاوسان و بەرزبوونەوەی نرخی شمەک و خۆراک بەردەوامە تا دێت فراوانتریش دەبێت. بۆ دامرکانەوەی ناڕەزایەتیەکان هێزانیەکان بڵاویان پێکراوە بەهۆی دروستبوونی گرژی لە نێوان خۆپیشاندەران و هێزانیەکان تا ئێستا ئەندامێکی بەسیجی سەر بە هێزانیەکان کوژرا و دایانی دیکەش بریندار بوون. لە ئاسفەهانیش خۆپیشاندەرێک و لە شاری لۆدرگانی باشووری وڵاتەکەش 2 کەس کوژراون. لەگەڵەوەشدا سەدان خۆپیشاندەر لە شارە جیاوازەکانەوە بریندار بوون و ژمارەیەکی زۆریش دەستگیر کراون. بەرزبوونەوەی هەڵاوسان لە ئێران گەشتووەتە لە 140. ئەوەش نرخی شمەک و خۆراکی بە ئاستێکی بەرچاو بەرز کردوێتەوە. ڤار بە دوواداچوونێکی کردووە لە گرافیکێکدا جیاوازی نرخی پێداویستەکانی ڕۆژانە لە ئێران دەخەینە ڕوو کە پیشانی دەدات بەراورد بە 6 مانگ بەر لە ئێستا نرخەکان چەندێک گۆڕانکاریان بەسەردا هاتووە. لەم شاشەیەوە من بۆتان دەخەمە ڕوو ئەو پێداویست و کاڵانەی کە لە ماوەی 6 مانگ پێش ئێستا چۆن نرخەکانیان گۆڕانکاری گەورەی بەسەردا هاتووە. لە ساڵی 2025دا ئەگەر باسیەوە بکەین $100 بەرامبەر بە 7,175,000 تمەن بووە. لە ساڵی 2026دا کە ئەمڕۆ یەکەوتیاین لە $100 بۆ بورن بەرز بۆتەوە بۆ 13,100,000 تمەن. ئەگەر باسی گۆشت بکەین لە ساڵی 2025دا نرخی 1 کیلۆ گۆشت بە 600,000 تمەن بووە. بەڵام لە ساڵی 2026دا نرخەکەی بەرز بۆتەوە بۆ 1,200,000 تمەن. ئەگەر باسی پێداویستێکی دیکە بکەین نرخی مریشک لە ساڵی 2025دا 90,000 تمەن بووە. بەڵام لە ساڵی 2026دا کیلۆیەک مریشک نرخەکەی بەرز بۆتەوە بۆ 170,000 تمەن. بە هەمان شێوە تەماتەمان هەیە لە ساڵی 2025دا نرخی کیلۆیەک تەماتە 20,000 تمەن بووە. بەڵام لە ساڵی 2026دا بەرز بۆتەوە بۆ 70,000 تمەن. واتە 1 کیلۆ تەماتە بە 70,000 تمەنە لە ئێستادا. نان لە ساڵی 2025دا بە 500 تمەن بووە. بەڵام لە ساڵی 2026دا نرخەکەی بووە بە 850 تمەن. نرخی جلوبەرگ بەرز بۆتەوە بە ڕێژەی لە 100 هەروەها کری خانوو بەرز بۆتەوە بە ڕێژەی لە 150. ئەگەر باسی داهاتی کەسێکی ئاسایی بکەین کە ڕۆژانە کار دەکات لە نێوان 25 میلیۆن بۆ 30 میلیۆن تمەن دەبێت لە مانگەکەیە. واتە ڕۆژانە لە ملیۆنێک کەمتری دەبێت. نرخی گۆشتی سوور ئەگەر بە نمونە وەربگرین ئێستا بەرز بۆتەوە بۆ 1,200,000 تمەن. واتە ئەگەر کرێکارێکی ئاسایی کار لە ڕۆژێکە ناتوانێت کیلۆیەک گۆشتی سوور بکڕێت. هەرچەندە حکومەتی ئێران لە سەراستی باڵا هەوڵەکانیان خستۆتە گەڕ بۆ هێورکردنەوەی دۆخەکە، بەڵام خۆپیشاندانەکان تا دێت فراوانتر دەبێت و شاری زیاتریش دەکرێتەوە. دیار نییە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان تاکەی و کوێ بەردەوام دەبێت، بەڵام تا دێت کاریگەری فشارێکی ڕۆژاوا لەسەر ئابووری ئێران زیاتر دەردەکەوێت و ئەو وڵاتەی خستۆتە قەیرانێکی قوڵی دارایی و ئابووریەوە. دراوەکەی لە دابەزینیش بەردەوامە.